پێشتر هەڵدانی قەیرانی بوو جە و موچە بە مادەی 132 دەستوری وەزارەتمان لە ساڵی 2015 لە هەوڵی دەستبەرکردنی موچە و امتیازاتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسیدا لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە چونکە بە گوێرەی دەستور پێویستە حکوومەتی ئیتیحادی ئەو ئەرکەی لەستۆ بگرتایە. بۆیە بە پێویستی دەزانین حکوومەتی ئیتیحادی بەدەم داوای کەسوکاری شەیدانەوە بێت و مافەکانیان لە موچە و قەرەبووکردنەوە بە گوێرەی ئەوەی لە دەستورە هاتووە جێبەجێ بکە. بەڕێزان، سەرەڕای ئەوەی ئاستەنگەنەکان لە ڕووی ئەو ئەرکانەی کە لە ساڵانی پێشوو ڕوبەڕووبمان بوونەوە، بەڵام ئەمە وای نەکرد لە ئامانجەکانمان دوورمان بخاتەوە. شانبەشانی چەندین پرۆژەی یاسایی تر و بە مەبەستی ڕەچاوکردنی ماف و امتیازاتی تاقانەکانی جینۆساید وەکو قوربانیانی تاوانەکانی جینۆسایدی دژبەگەلەکەمان وەزارەتمان توانی یاسایەکی تایبەت ئامادە بکا و پاش پەسەندکردنی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بخێتە بواری جێبەجێکردنەوە. بە مەبەستی هەموارکردنەوە و جەختکردنەوەی ماف و امتیازەتەکانی تاقانەکان وەزارەتمان یاسایەکی نوێی لەو ڕۆوە ئامادەیە و بۆ پەسەندکردنی هەروەها وەزارەتمان لەم ماوەیەدا هەوڵێکی بێوچانیدا لە ڕێی ڕێخستن و بەشداریکردن لە چین کۆنفرانس و پانێڵ و سەمینار هەروەها کۆبوونەوە و پەیوەندیکردن لەگەڵ حکوومەت و دا و دەستگا ڕێکخرا و کەسایەتیە نێودەوڵەتیەکان تایبەت بە تاوانەکانی کۆمەڵکوژی دژبەگەلەکەمان و دۆزی ڕەوای گەلەکەمان بگەێنێتە ناوەندە جیهانیەکان و سۆز و پشتیوانی بۆ گەلی کوردستان پەیدا بکە. هەروەها جێی خۆیەتی لێرەوە داوا لە حکوومەتی ئیتیحادی بکەین بە تایبەتیش نوێنەرانمان لە پۆستە جیاجیەکانی بەغاکاری جدی بکەن بۆ ساڕێژکردنی برینەکانی ئەم پارێزگایە، ئەویش بە جێبەجێکردنی مادەی 132 دەستور و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی هەڵەبجە و کەیسەکانی کوردانی فەیلی و بارزانیەکان و ئەنفال و باقی کەیسەکانی تر.